تری وەزارەتی دادی هەرێمی کوردستانمان لەگەڵ دەبێت. کاک فاروق دەمەوێت بپرسم ئایا ئەنجومەنی شورا دەسەڵاتیەوەی هەیە ڕایەکی لەم جۆرە بدات؟ بەڵێ ئێوارەی ئێوە بینەرانیش باش ئەمن هەرچەندە دوونێکەش لەسە ئەو مەسلەیە قسەم کردو و خەڵقانێکی دیکەش خەڵکی یاسایی قسەیان کردیە من پێم وایە ئەو بڕیارەی ئەنجومەنی شورا بڕیارێکی قانونی نییە لەبەر ئەوەی بەپێی مادە 8 و مادە 9 لە قانونی ئەنجومەنی شورا کە ئەوان بەتەکید لەو دوو مادە ئیسنادیان کردە سەر ئەو دوو مادەیە. ئەو دوو مادەیە زۆر بەڕۆنی زۆر بە واضحی دیارە ئامانجەکانی چیە و مەقسەدەکانی چییە. مادە 8 دەرێ ئەگەر لایەنە بەرزەکانی هەرێمی کوردستان خلافەچیان کەوتە بینی لەسەر قانونێکی معەن دەتوانن التزا بکەنە مەجلیسی شورا بۆ ئەوەی ڕەئی خۆی لەسەر بدا و ئەو ڕەیەش ڕەیەکی ئیستیشاریە. ئەوە نەسی مادەی 8 دەوەندەی زیاتری تێدا نییە. نەسی مادەی 9 ئەوان کە ئیسنادیان کردە سەرێکە گوۆیە بەو پێ ئەو مادەیە بڕیارەکەیان بڕیارێکی ئیلزامیە. ئەو مادەیە بە هیچ نەوەیەک پەیوەندی بە ئەو مەسەلەی سەرۆکایەتی هەرێمەوە نییە. ئەو مادەیە تەنها معالەجەی ئەو کێشانەی کردیە لە مابەینی وەزارەتێک لەگەر وەزارەتێک یان وەزارەتێک لەگەر هەیئەیەک واتە تایبەتە بە حکوومەت. ئەگەر هەردوو لا ئیلتیزاییان کردێ وەزارەتێک لەگە وەزارەتە خلافیانە ئیلتیزاییان کردە مەجلیسی شورا بە سیفەتی تەحکیم ئەو کاتە حەقی هەیە ئەو قرارێک دەربکاتن و قرارەکەشی سیفەتی ئیلزامی دەبێت بەڵام تەنها بۆ پەرلەمان و سەرۆکاتی هەرێم نییە. کاک فاروق مادەکەش بۆ ئەنجومەنی شورا دەڵێت بڕیارەکەی ئیلزامییە شتیوا دەبێت بە پێی یاسا کاکە جان ئەوە دیارە من نازانم ئەوەی ئەلف و بەی قانون بزانێت نابی ئەو بڕیارە دەربکە. ئەمن دوێنێش ئەوم تەوزیح کرد من ئەوانەی ئەنجومەنی شورا دایان ناسم هەمویان یەک بە یەک و دەزانم چۆن بەعزێکیان چۆن بووینێ چۆن نەبووینێ ئەتر بڕیارەکەش معلومە چۆنیان دەکردە. ئەسڵەن کە جێگیری سەرۆکی پەرلەمان کتابی لۆ نووسینە کە کتابی لۆ نووسینە کە مخەوەل نییە. دواییش سەرۆکی پەرلەمان ئەو کتابێت لەگو کردەوە کە گوتی ئاعتیماد پێ نەکەن باشە ئەمن لە ئەنجومەنی شورا دەپرسم ئەگە دوو کتابی هاتە لای کتێبێک بە تەوقیعی ئەنجومەن جێگیری ئەنجومەنی پەرلەمان کتابەکەی پاشتر بە تەوقیعی سەرۆکی پەرلەمان چۆن عمل بە کتابی سەرۆکی پەرلەمان ناکات دەچی عمل بە جێگرەکەی دەکات. ئەوە لە شتێک بووە. دواییش ئەوان سابقەیەش کە هەیە بەخۆیان کتابیان کردێت لەو پەرلەمانی کوردستان لەسەر مەسەلەی مەوزوعەیەکی معەن ماوەیەک پێش ئێستا گۆتییان لەمە دووە کە کتابمان لۆ دەنێن لە پەرلەمان دەبی بە ئیمزای سەرۆکی پەرلەمان بیتنەوە. قانونی مەجلیسی شوراش لە ئەوەی واضحە بەڵام خۆی دیارە شتەکە پلانێکە لە مابەینی سەرۆکایەتی هەرێم و جێگەری سەرۆکی پەرلەمان لەگەر ئەوانەی کە لە مەجلیسی شورای نەکە بەشی زۆریان بە تەسکیی حزبی دانراینە. من دەزانم ئەوانە چێ. کاک فاروق لە ڕێی پلەبەندی داریەوە ئەنجومەنی شورا دەتوانێت بڕیارێکی لەم جۆرە و لەسەر پرسێکی وا بدات؟ ئەنجومەنی شورا ناتوانێت پەیوەندی بۆ مەسەلەنەوە خۆ ئەم واڕۆنم کردەوە گوتم یعنی ئەو دوو مادە هەیە کە ڕێگای دایتە ئەنجومەنی شورا لە کێشەکان بکۆرتەوە ئەویشی وەکو بۆم تەوزیحکردن مادەن و ئەستن ئەوەی کە ئەوان دێن ئیلزامیە تەنها مادەنەوە ئیلزامیە مادەنۆش لە مابەینی وەزارەت لەگە وەزارەت یان وەزارەتێک لەگەی هەیەیەکی ناو حکوومەت یعنی واتە حەسرە بە حکوومەتی هەرێمی کوردستان هیچ نە پەرلەمانی کوردستان و نە سەرۆکایەتی هەرێم پەیوەندیان بەو مادەیەوە نییە. باش ئەنجومەنی شورا دەتوانێت ڕێیەکی لەم جۆرە بدا بۆ پەرلەمان؟ نەخێرەوە و ناڵم نابی ناکرێتن. باش
وبرلمان حقيقي وبرلمان دتواني هر برلمان دتواني هر اعتدادي بينك هر بيش والنجري هيڅ قيمته قانونيه او قرار ابدا ئەوەی کە ئەنجومەنی شورا کردی پێشەلکردنی یاسا بوو بەڵێ لە دەسەڵاتی خۆیاندانی ئەو مەسلەیە باش ئاماژت بۆ کروتەمە پلانێک بوو لە بینی ئەنجومەنی شورا و دیوانی سەرۆکایەتی و لەگەڵ جێگری سەرۆکی پەرلەمان ئەم پلانە بۆ چی دەیانێ بەم پلانە چی بکەن بۆ ئەوی بە حسابی خۆیان سیغەیەکی قانونی بدەنێ و تەبریرێک بدەنە ئەو مەسلەی کەوا بە پێ قانون سەرۆکی هەرێم حەقی هەیە پاشی ماوەی تەواوبوونی ماوەکەی لە کارەکانی خۆی بەردەوام بیتن و بە هەموو دەسەڵاتەکانی باش ئەگەر سبەینێ کە دوا ڕۆژی ماوەی ویلایەتەکەی بارزانیە ئەگەر سبەینێ و بابەتێک لای نەکرایەوە دەکەوینە فەراغی یاساییەوە والله ئەمن ئومێدەوارم و نەختێکیش متەفائلم ئەوڕۆ تا بەیانی بگەنە چارەسەرێک چکە ئێزاد جهودەکان زۆر مکەڕەسە و پەیامەکەی جەنابی سەرۆکی هەرێمی کوردستان پێرێکەکە داوەتی حیلانە سیاسەکانی کرد بە ئەوی کۆبوونەوە بکەن و چارەسەری وەزعەکان بکرێتن ئەم پێما ئەوە بادرێکی ئیجابی بوو و تەسەور دەکەم کە سەرۆکی هەرێمی کوردستان ئەو داوەتەی کردبی ئەوها بەپەلە لۆلانە سیاسەکان دەبی ڕێگا چارێکی دۆزی بیتەوە و سەرۆکی هەرێمی کوردستان ئەم پێم وایە پێویستە لە هەموو کەس زیاتر پەرۆشی مەسەلەکە بیتن و هەتا ئەگەر لەسا حسابی بەعزە مەسائلی خۆشی بیتن چارەسەری وەزعەکە بکە گەرنەکانی بیکەوە من ئومێدەوارم ئینشاڵڵا بیکاتن گەردەوارم ئینشاڵڵا بیکاتن گەر نەکرا دەکەین ئەگەر نەکرات نەخێن زارە ناکەی لە فەراغی یاساییەوە سبەی مودەی سەرۆکایەتی هەرێم تەواو دەبی بە پێی مادە 15 ئیش و کارەکانی سەرۆکی هەرێم دەسەڵاتەکانی سەرۆکی هەرێم لەلایەن بەڕێز سەرۆکی پەرلەمانەوە جێبەجێ دەکرێتن ینی سەرۆکی پەرلەمان دەسەڵاتی ئەوەی دەبیتن کە دەسەڵاتەکانی سەرۆکی هەرێم بەرپا بکاتن جێبەجێ بکاتن بۆ ماوەی 6 ڕۆژ بەڵام سەرۆکی پەرلەمان نابیتە سەرۆکی هەرێم یانی نابیتە سەرۆکی هەر سەرۆکی پەرلەمانە بەڵام ئیشوکارەکانی سەرۆکی هەرێم دەکات بۆ ماوەی 6 ڕۆژ پاشی ئەو 6 ڕۆژە ئەوجە فەراغی سیاسی پەیدا دەبیت چکە لەبەر ئەوەی بە پێ ئەو مادەی دەبی خلالی ئەو 6 ڕۆژە انتخابات بکرێ انتخاباتەکەش ناکرێ دەبی ئەوەش نەقسەشی قانونی گەلێک گەورەیە لە قانونی سەرۆکایەتی هەرێم خۆی مشکلەکە ئەوەیە پەرلەمانی کوردستان کە قوانین دەردەکاتن وانە ئیسیعانە بە خەرچی زۆر پسپۆر و باش بکات دۆ ئەوەی کە نەکەونە بەعزە ئەغڵاتی زۆر گەورە وەکو ئەوەی ئێستا هەیە ئەوان دوژنە یاساییەکانی پەرلەمان لە سەرەتای مێژووی پەرلەمان ڕاستە خەرچی باشی تێدا بووە مشتە محامی باشی تێدا بووە بەڵام مەسلەی تەشریع زۆر هەستیارە یعنی دەبی خەرچی وا تێدابی لە مەسائلی تەشریع بزانی دەبی ئیسیعانە بە قوانی دەوڵەتەکانی دی بکەن دەبی ئیسیعانە بە تەجروبەی دەوڵەتەکانی دی بکەن لە ئەوەی کە قانونەکە دەرەکەن کە مکوڕینەی بەڵام بەداخەوە بەشی هەرە زۆری قاوانی کە لە پەرلەمان دەرەچی لە ئەسنای جێبەجێکردنیە دەبین تووشی ئەغڵات دەبی تووشی بۆشایی دەبی تووشی نوقسانی دەبی و ئەوەش یەک لە غەڵەتەکانە ئەجوبێ ئەمن پێم وایە ئومێدەوارم هەموو لایەنەکان حەلێک دابرێن لۆ تووشی ئەو فەراغە نەبین وەلەو بەڕێی من ئەو فەراغش هەردەشتەشی مهم نییە ینی قابلە ئەگەر وەکو ئەدونێکە کاک جعفەر بێنکی بەخۆی گوتی ئەمە بیدایەتی دامەزرانی حکوومەت 5 سال نازانم چەند سال سەرۆکی هەرێممان نەبوو هیچ دنیاش خراب نەبوو ینی چییە با نەبیت ینی گەر هاتوو لە دوای تاوبوونی ماوەی ویلایەتەکەی بارزانی لە کارەکانی بەردەوام بوو نایاساییە بەڵێ کاک فاروق گەر هاتوو دوای تاوبوونی ماوەی ویلایەتەکەی دوای تاوبوونی ماوەی ویلایەتەکەی دوای 19 مانگ لە 20 مانگەوە مەسعود بارزانی لە پۆستەکەی خۆی و لە کارەکەی خۆی بەردەوام بوو نایاساییە یاسا ڕێگە بەمە نادات نەخێر یاسا بۆەوەی ناداوە حەز دەکەم ئەوە بکەم ئەوە سبێ ڕۆژی ئەگەر محکەمەیەکی دەستوری دانرا هەر لایەنێک تەعەن بە هەر بڕیارێکی سەرۆکی هەرێم بدا پاشی ئەو تاریخەی
ئەگەر معارەزە نەکرێتن دەتوانی و دادگای دەستوری ئەو بڕیارانە هەمووی هەروەشێتەوە ئەوەش کارەساتی خراپی لە دوو دەبی ئەنجامی خراپی لە دوو دەبی چونکە بڕیار پاشی نۆزەی مانگ ئەگە عیلاج نەکرێتن لەبەر ئەوەی ماوەی سەرۆشی هێرێنەوە بۆ هەر بڕیارێکی بیدا ئەو بڕیارەکە بەتاڵە چونکە المەبنی على الباطل باطل سبێ ڕۆژە هەر لایەنێکی دەستوری تەعن بکاتن هەر لایەنێکی سیاسیان هەر جیاتێک تەعن بکە لەو مەحکەمە دەستوریەی کەدا دەمەزرێ ئەو مەحکەمەیە بە قناعەتی من بڕیار دەدا ئەو بڕیارانە هەمووی پوچەل دەکاتەوە. بە تەواوی ئەو یاسایانەی کە هەن هیچ یاساگەی ڕێگە بە بارزانانی بدا جارێکی دیکە خۆی کاندید کاتەوە گەر هەڵبژاردننی پێش وەختەش کرا؟ نا من پێم وانیە تا ئێستا بەپێ ئەو یاساییە نەخێر ناتوانی بەڵام دەتوانرانە سیاسیەکان بگەنە ئیتیفاقێک و بەیانی تعدیلی قانونی سەرۆکایەتی هەرێم بکرێتن و معارەزەی وەزعەکان بکرێتن. باش لە ئێستادا بەم یاساییکە هەیە مێدەوارم واژ بیتن. لە ئێستادا بەم یاسانی کە هەیە گەر هەڵبژاردننی پێشوەخت بکرێت مەسعود بارزانی توانی خۆی کاندید کات یاسا ڕێگەی پێدات؟ نەخێر بە قناعەتی من نەخێر ناتوانیتن. بەڵێ فاروق جەمیل وەزیری پێشووتری دادی هەرێمی کوردستان سوپاس بۆی ڕاستەوخۆ لەم گفتوگۆیەدا لەگەڵمان